بسم الله، الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، مسلمانانی ڕێزدار کردنم ئازاکن إن شاء الله. برایەتی زۆر دیارە نامیان ناردووە، پەیوەندیان کردووە. مامۆستا ڕوونکردنەوەیەکمان بدێ، هەرچی موقعی مولحیدەکان هەیە، ناحەزانی ئەو دینە هەیە وێنەی تۆ دائەنێن، گوایە تۆ دزیت کردووە، یان گوایە تۆ مزگەوتەکان کێشەت ناوەتەوە. مسلمانینە هەر بۆ چاوڕۆنی وەکو کوڕی پاک ئەو کێشانەی کە باس ئەکەی لە سۆسیال میدیا منی تێدا نیمە. عیلاقەی بە من وە نییە، نەچا نەخراب. ئەوەی کە عیلاقەی بێمەوەیە لە کۆڤنتری مزگەوتێک ئێمە دەستمان هەبوو لە کرینیا، بەڵام ئەو کاتێک کە ئێوە پارەتان دا بە ئێمە بۆ کڕینی مزگەوتەکە، ئەلحەمدولله پارەکەی ئێوە گەیشتە شوێنی خۆی. مزگەوتەکەش کرا بە 1,300,000. پارەکان معلومە، وهروەها محامی معلومە، وهروەها هندۆسەکە معلومە کە کڕاوە. مزگەوت کرا بۆ شاری کۆڤنتری، بەڵام کە مزگەوت کرا ئێمە مەسئول نابن لە ئیدارە، بەڵکو ئیدارە خوان مەسئولە، شارەی خۆی مەسئولە بێ. لە بینی خوان سوء تەفاهومەکێ، سوء تەسەڕوفێک هەیە، ئەمە کۆڤنتری خەڵکەکە و یاخود شارەکە و یاخود ئیمامەکان و یاخود ئیدارە ئەمانە مەسئولن. وێنەی منیان بەرز کردوتەوە لە کاتی مظاهرە و ئەوانە، ئێمە حوالی رب العالمینیانەکەین. ئەمە هەل جەزاء الإحسان إلا الإحسان. تۆ چاکە لە کەسێک بکەی پاداشتی بەوە ئەبێ، یعنی تۆ کێشەیەکی ناوماڵی خۆت هێ، من چ گوناحم هەیە؟ گوێت لێیە؟ جا مولحید قۆستییان نەتوانی کاسێک وێنەی سەلوان مۆنیکەی داناوە وەکو ڕەمزێک بە حیساب مولحیدە، ئیتر ئەڵێ ئەو کوڕی پاکە دزەکەی و سەری ماڵەکەی و دەنگەکانە بڕوو لێکەدەن. کۆمنتێکی زۆری مسلمانی بۆ نووسراوە، بەڵێ زانیمان وەڵڵی سیقەمان پێی نەبووە مسلمان لەگە مولحیدا چەپە لێکەدەی. چ ئیسلامێک و چ دینێکت هەیە؟ فبۆیە مسلمانینە دوو ئارام هەنە، ئارامێک لە کۆڤنتریە، ئارامێک لە بێرمینگهامە. ئەمانە دوو ئارامی جیاوازن. ئەگەر ئارامی بێرمینگامیش کەوتۆتە ناو مەوزوعە و وەخت خۆی پارە کۆکراوەتەوە بۆ مزگەوتە و سەر نەکەوتەوە گەوتۆتە قانونە و تەسفیە حیساب و کتاب، ئێوە توانن لەگەڵ کاکە ئارامە قسە بکەن و با شتەکانتان بۆ ڕوون کاتەوە. بەڵام ئەمانە دەکرێ ئێمە ئەهلی خێرین، هەر شوێنێک ماڵی خوا بگرێتین بانگی خەڵکەکەین، کاکە وەرن هاوکاری بکەن، دەستی یارمەتی دەستکەن، ما ماڵێکی ترێکی خوا دروستکەین. من لە کەم شار هەیە ئەگەر شوێن پەنجەی ئێوەی پێوە دیار نەبێ، ئێوە کە دەعمی ئێمەتان کردووە بۆ قیامەتی خۆتان کردوتانە، ئەلحەمدولله شوێن پەنجەشتان دیار بووە. جا هەرچی ناحەزانی ئەو ئیسلامی هەمووی ناڕەحەتن بە جموجۆلی ئێوە، بە بەرهەمی ئێوە، بەبوونی مزگەوت لە هەموو شارێکە، و ئەو کاروانش ڕناوەستێت هەموو شارێک ئەمان بێ ئینشاء الله. فبۆیە ئەڵێم هەر مسلمانێک بە من ئەڵێ دز، ئەنە خەصمه یوم القیامە. ئەمن کە دزم، ئەگەر دز بم ئەوە من حەق خۆمەرگرت، ئەگەر دز نیمە ئەوە بوختانە. والله وبالله وتلا لێت خۆش نابم. لەبیرتە چێ دوو ڕۆژتر تۆ بیرتە چێ کەوات بە من وتووە، منیش بیرمە چێ ناتناسم، نە تۆم بینی و بەس تۆم نەناسی، بەس ئەڵڵاه هەردووکمانە ناسی. حواڵەی ئەو ئەڵڵایەت ئەدەم، ئەو ئەڵڵای ئەدەم بەگشتە. ئەگە مردیشی کوڕی مردی کوردی مسلمانی ڕاست دەکەی، بسەلمێنە کوڕی پاک پەنسێکی دزیوە، پەنسێکی دزیوە. دیارە ئەو مولحیدانە بۆ فرسەتە زانن هەر کەس ئەی وەشێنێ. بەس هەندێک کەس پێم وایە، من تا ئێستا لەسەر خۆم بە جواب نەهاتووم، بۆی دەعوەی من نەبێتە دەعوەی نوسڕەتی نەفسە. یعنی لە نەرویج گۆتی ژنی کوشتووە هەڵات و ئەو گۆرانە سوورەکە شکایەتم لێ نەکرد، بۆ بە نەبێتە نوسڕەتی نەفسی خۆم. ژنم کوشتووە لە سۆرانە و زێڕەکەیم دزیوە و هاتومەتە ئەوروپا، یان مەڕە مولحید سیارەیەکی کابرای تێدا کوشتووە و مەیتەکەی بەجێ هێشتووە و یا ساق تەکسیەکی کوشتووە. من نزانم تەمەنی من ئەوەن دەگچکە و هەموو کەتنانم چۆن پێکرا. گوێت لێبرا ئەوەش گەڕا ئێستا دزی شاتەز گۆڕێ. فبۆیە هەندێک کەسی ناودار کە قسەی ئەڕوا ئەمانە لێ خۆش نابم. ڤیدیۆکانتان کۆپیەکرێ، ڕلافیتەکان و ڕکلامەکانتان کۆپیەکرێ. ئەگەر لە وڵاتی قانونا قانون هەیە، ئێمەش ئەو توعمە فڕێدەین لە بۆ گۆمێ. گوێت لێیە ئەبێ بیسەلمێن لەگە قانونێکیە، چونکە دەسەڵاتی ئیسلاممان ئێمە مەجبورین پانا بۆ قانونی مەدەنی و قانونی وڵاتەکان بەرین. ئەگەر حەقێکمان هەیە بۆمان بستەنن، ناو زڕانی خەڵکی وا یاری نییە. ئەو کاتە بۆ وا دەڵێم چونکە ئێستا خەریکە لە کەساتی تێپەڕێ بۆ مەسئلەی دین، چونکە مزگەوت و مەلاکان مەلاوانی مەلا دزینە لە قانونی مەلا السارق والسارقة فاقطعوا أيديهما نكالا من الله.
گوێت لێیە لە قانونی مەلە لە قانونی منە لە قانونێک کە من نەی فێربوومە لە خوا و لە پێغەمبەرە دەستێ بڕێ دەست ئەو دینێک کە من ئیمانم پێی هەیە کە تۆی علمانی یا ملحید دژی دینەکەم هێڵێ دەست بڕین هەیە لای من دەستە بڕدرێ ئۆ چۆنە بێ مەلایەک باوەڕی بە دەست بڕینی هەبێ و دزیش بێ گوێت لێ تەحەدات ئەکەم لێرە هەتا قیامەت بسەلمێنە پەنسێکی دزیوە کوڕی پاک جا بۆیە من ئەو ڕوونکردنەوە بۆ ملحید و کافر نادم سراع ما بینی حەق و باتڵ بەردەوامی بێت تا ڕۆژی قیامەت من ئەو نیدایە بۆ ئەو موسڵمانانەیە کە هەر یەک لە ئاستی خۆی تەحلیلێکی بۆ ئەکا گوێ بگرن ئەم کاروانە ڕاناوەستێ ئێمە نەهاتون عیبادەتی خوا بکەین بە موەقەتی کردنەوەی مزگەوتەکان عیبادەتش الإخلاص والمتابعة خالصا بۆ خوات بێ و مخالفەی پێغەمبەر نەکەی صلى الله عليه وسلم فچ جا بچی دزی بکەی چ جا خیان لە بەیت المال بکەم من خیانت بکەم من دزی بکەم من ماڵی خۆم پێ خوراوە تا چام لە ماڵی ئەولا و ئەولا بێ لە من حاڵی بوون جا بۆیە ئەڵێم خۆتان گونەحبار مەکەن والله بالله تالله پەنسێک لە ماڵی ئەو بەلای من نهاتوە پا ماڵی من لەو بێناوە ڕۆی و پێویست ناکەوا بڵێم پێویست ناکەوا بڵێم وەکو ئێوە بەشداریم کرد وەکو ئێوە من پارە ئەدەم پارە وەرناگرم پارەم نەدزیوە سوء تەسەڕوفێک لێرە لەوێ شت هەیە دەنگۆ هەیە با نەشتێتەوە بەسە داوەکە بەرۆقتانەگرم حەوالەی رب العالمین تانەکەم ئەو رب العالمینە لا يخفى عليه شيء هیچ لێوە نابێت وێمە نەوەستاون الحەمد لله هەر لە بۆ تەکیدی شێستاچینە سەربانە ئەو برانە سەری ئیشەکەن مەخزەنەکان لەسەرەوە دروستەکەن ئەچینە دەرەوە شوێنی مردووە چاکەکەین شوێنتان بۆ چاکەکەم ئەگە مردن لێرە بتان شۆم جا قسەم پێمەڵێ دێتۆ لای من ئەتشۆم لە بۆ قەبرا بەڕێتەکەم چۆن چاوت دێ بیتە بەر دەستی دزێکا بتشوە ئەدەگە من دز نیم چۆن سبیانی دیتە بەر دەستیم بتشۆم گوناحتەگە لێت خۆش نابم ئەو چاوڕوونیە بۆ ئەو کەسانەیە یەرجونە لیقاء الله واليوم الآخر ئەوانەی باوەڕیان بەخوا هەیە و ئەترسێن گەڕانەوەیەکێ لە قیامەتە لەگە خوا و حیساب و کتابێ من بەس بۆ ئەوانەمە خۆت گوناحبار مەکە خوا عەبدێک سەرخا بەرزکە بە تۆ نزم ناکرێت ئەوجا ئەگەر خێریشم نییە گوێت لێیە خۆ گوناحم هەن گوناحی من بۆ لە خۆت هەڵدەدەی یا ئەگە خێرێکت هەیە بۆ منی ئەنێری قازانجی تۆ لەو معاملەیە چییە لە من حاڵی بووی ئێمە لە وڵاتێکی قانون هەیە ئەگەر زانی کوڕی پاک دزیەکی کردووە شەکوا بکەن برا گوناحتانەگا هەزاران جار ئەڵێن ئەگەر زانیتان کوڕی پاک تەلاعوبی بە پارەی ئێوەی مسلمانان کردووە ئەگەر شکایەت نەکەی تۆ لە سێ ڕێگەوە گوناحباری یەکێکیان تۆ کوردی ئەو کوڕی پاکە کوردی استیغلال کردووە و فێی لە کورد کردو تۆ خانی بەرامبەر بە کورد دوو تۆ مسلمانی ئەو کوڕی پاکە خیانەتی لە ئیسلام کردووە ئەو کوڕی پاکە خیانەتی لە ئیسلام کردو ماڵی مسلمانانی دزوە تەراو بەڕای کردووە سێ تۆ لە وڵاتی بریتانیای نمەک بە حەرام دەرئەچی ئەو کوڕی پاکە ماندیبوون و ڕەنجی ئەو خەڵکی بریتانیا کۆ کاتەوە بۆ خۆی سەرفیەکە گوێت لێیە ئەمەش خیانەتێکەیکە لە وڵاتەکەش خیانەتێکە چکا و کابرایە بە تەمای دزیکارێ لە وڵاتە گوێت لێیە ئەگەر شکایەت نەکەی تۆ لە هەرسێکی متهەمی لە کووردا لە ئیسلامە لە بریتانیش لە هەرسێکی تۆ خائینی ئەوجا ئین الله لا يحب الخائنین خوا ئینسانی خائینی خۆش ناوێ ئەمە دینە باسی مزگەوت ناکەی دینە گوێت لێیە ئیوا هەیە جنێو ئەدان ئەوە تەعبیر لەو قوتابخانەیەکە کە ئەو کەسەی لێ پەروەردەکراوە گوێت لێیە تعبیر لەو قوتابخانەیە ئەکا ئەو ماڵە ئەکات ئەو دایک و باوکەکە کە ئەو منداڵەیان پەروەردە کردووە ئەو جنێوە ئەتۆ خۆت بە من ناناسێنی دایک و باوکی خۆت بە من ئەناسێنێگە عائیلەکەت تۆ کوڕی ئەو مەدرسەی گوێت لێیە فبۆیە جنێو دانی تۆ ناگا بە من بەس قەرزێکە بێ بیدەیتەوە والله لێت خۆش نابم بەس مەردیش بە کە ئەو بوختانت کرد کە ئەو جنێوەتدا ساڵێکی تر مانگێکی تر دە ڕۆژی تر مرد بە ها پیاوە بێ خاوەن مرد بێت تەلەفۆن نەکەی برێ مامۆستاکردنم ئازاکە چۆ زۆرتان تەلەفۆنتان کردە بە دەیان و بە سەدان و بە هەزاران مامۆستاکردنمان ئازاکە بە هەزار چکەوا گوێ لە پروپاگەندە بە لەگە پروپاگەندە پێدێناوە دوایە کە لێکۆنە کرد و وانیە ئێمە بەریء بووینە
هاتۆ باوەشم لێ دەمامەست خوا گردنم ئازاک بەڵام لێرە گردنیشتان ئازا ناکەم بەزاری شۆڵم بەدڵ ئازاتان ناکەم بۆیە ئاگات لە خۆت بێ شتێ منووسە لە قیامەت تێدا قەردار بێ جا بۆیە ئەڵێم ئێمە نەوەستاوی ناشوەستین با پێتان پیشاندن ئینشاءالله ئەوە برانە کە لەسەرەوە ئیشەکان خەریکی تعمیری بڵێن خەریکی اللهم صل على محمد خەریکی جێبەجێکردنی تۆ مزگەوتە تابقی دووە ئەوە تەڵەبەنە لەو خواناش مراجع قورئانەکەن ئەوە لێ مراجع قورئانەکە مزگەوتەکە چیان پێڵ ئەوان هەمووی مەلای مستەقبل مەلای حەقیقی ئەمانە هەمووی ئەڕۆنە ئەزهەر ئەخوێنن مەلای حەقیقی مەلای حەقیقیمان نییە ئیمامی مزگەوت بێ مەلا بێ گوێت لێیە ئەومان نییە جا ئێمە مزگەوتەکان زۆر بوونە کە مزگەوت زۆر و مەلاش کەم بوو ئەو شتە هەر ڕوەدا ئەگە تەماشاکەن ئەمە مەخزەنە لە ناو سەقفا دروستمان کردووە مەخزەنێکی تشەوە ناو سەقفا تەماشاکەن لەو سەر بۆ ئەو سەر ئەوە و برایانە ئێستا لە سەری ئیشەکەن تۆ وا ئەزانی ئێمە وەستاوین ناوەستاوین نایە لە سۆسیال میدیا بە دوای تۆ بگەڕێم خوا کۆمنتە چ نووسیوە ئەوە ها لایەتێکی پێکی خێرتەکە ئەمە ئەوە مەخزەنەکە ئێستا سەقفی دووەمەها ئەوای کەینە مەخزەن بۆ یشتی تێدا خەزم بکەیت ئەو شتانەی کە زیادە بێ تێدا خەز نەکەین بۆ چیە بۆ ئەو نەوانەی کە بە دوای ئێمە دادێن بەڵێ برا ئەی دەست خۆش بێ دەستان خۆش بێ ئەڵڵا سەربەرزتان کات ئەڵڵا نمونەتان زیاد کە پیاوانی ئەو دینە گوێت لێ برا ئەمە سەقفەکەیەتی سەقفی مزگەوتەکەیە ئەمە لەوێش سەقفەکەی تریانەها بۆ ئەو کەلوپەرەی کە زیادە کتابە ئەو مەسائلانە تێکەینە ئەوێ ئەوەندە گەورەیە هەتا سوورەتەوە دیوتە ئەوە تابقی دوو بوو کە 6-7 هەزارمان لێەوە وەرگرت ساڵی ڕابردوو ئەگەر ئەوە نەبایە ئەو ساڵ جێگەمان نەبوورەوە مزگەوتە ئەمە هەمووی پڕە و مزگەوتش لە خوارە هەمووی پڕ بووە و هەروەها لەو تاق دیوارە لەگەڵ تاق دیوارە دوو تەلەڤیزۆنی گەورە لێ ئەدرێت طبعا سەماعەش هەیە هەمووی وەک کوێکە دەنگی گوێت لێ برا ئەمە جۆرە شوشەیەکە ئیتر ناشکێ هەرچی لەگەڵا بکێ لەگەڵیان ناکرێ بە هەر حال چینە ئەو دیویشە ئێستا لەو دیو تەماشاکەن خەریکی مرد و شۆرەکەنە بۆتان دروست دەکەین ئەگەر بەیانی خوا دەست بە تەمەندتانەوە بگرێ یا ڕەبی وەڵام بەیانی کە مردن پێویستان بە قەومێکی تر یان خەڵکێکی تر نەبێ بۆی بتانشووە بەکو لەسەر قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوردنتان بۆ بکرێ شوردنتان بۆ بکرێ ئەوە کە ئەشکە بڕێ وایفایەکە بڕێ ئەگەر وایفایەکە بڕا محاولەکەین ئینشاء الله نەبڕێت بۆچی لە سەربانە لەبەر وایفایشمە سەربانە ئەگەر چنەکەچین لای کرێکارەکانە کە خەریکی دروستکردنی مرد و شۆرەکەن تابقی سەرەوە ئینشاء الله خۆ پێم وای بڕا دەنگەکە بڕا نزانم هەرزوو بێمە ئەو سەر باش یا الله دەنگ ماوە خۆشەویستان دەنگ دێ برا دەنگ دێ خۆشەویستان هاتینەوە باش دەبڕێ هاتەوە برا سلام علیکم ئەوە تەسویرەکە دەربچنێەوە لە تەسویرەکەیە دەبڕێ هاتەوە برا سلام علیکم ئەوە تەسویرەکە دەربچنێەوە لە تەسویرەکەیە ها ئیشتیەکەن ها ئەڵڵا نمونەیان زیاد کە شێرە کوڕەکانی ئەو دینە ئەوە شوێنی مرد و شۆردن هە ئەگە مردن لێرە ئەتان شۆم ئەگە مردن لێرە ئەتان شۆم براین ها ئەوجا خۆتەن حازرکەن بۆ ئەو ڕۆژە بۆ ئەو لیقایە خۆتەن حازرکەن بۆ ئەو ڕۆژە هەمومان نەمرین و هەمومان دێنەوە ئێرە ئەلێرە ئەوە خەریکن ها نەوەستانی خەمتان نەبێ ئەوەش ئافرەتن دێنە دەرسیان هەبووە چکە ئەو دی و قاعی ئافرەتانە دیوتانە ئەمە ئەو دی و قاعی ئافرەتانە ئەمەش قاعی پیاوان بوو کە تازە لێوین گوێن دێ برا جا بۆیە چاویان بەو حەرەکەیە هەڵ نایە بەو جم و جۆڵە هەڵ نایە جا بۆیە ڕێگا بە عەلمانیەکە یا بە مولحیدێ مەدەن کاکە بە فرسەت وەرگن لە ئاوی لێلام مەلەوانی بکەن ئێوە مسڵمانن ڕێگان پێ مەدەن ناحەزانی ئەو دینە فرسەت وەرگرن ئیتر پەلاماری دینەکە بدەن لە ڕێگەی شکاندن و نامۆکردنی ئێمە ئەگەر داکیتان هەیە کوڕی پاکپەنسێکی دزیوە یاخود خیانەتی کردووە یاخود هەر شتێکی وتوێتی وەکو خۆی نەیگەیاندووە ئەوە ئێوە و مەیدان برای من خۆم نەشاردۆتەوە لە 4 لە بێرمینگهام لە ناو مزگەوتەکەمە ئیمامی مزگەوتەکەمە ئەوە ئیشی شەکەی ناشوەستی ناو مرد و شۆردنتان بۆ چاکەی قوربانگیان ئەوە کە هاتن کاتی مردنتان هات ئالێرە ئەتان شوێن و بۆ کوردستان بەڕێتانەکەینەوە
بۆ کوردستان بەڕێتانەکەینەوە باشە جا بۆیە ئارام ئەحمەد دووبارە هاتووە دەمی لێ داوەتەوە ئارام ئەحمەد ئەگەر شکایەتت لێ نەکەم ئەو جارە بزانە کوڕی پاک ڕازگۆنیە ئارام ئەحمەد وە ڤیدیۆکان هەمی کۆنیشە بوو هەرەگرمەوە ئەگەر نەهاتمە هۆڵەندا شکایەتم لێت نەکرد بڵێ کوڕی پاک تۆ ڕازگۆنی بۆی تۆ ببیە پند و عیبرەتێک بۆ دەیان کەسی بێسەر و بەری وەکو خۆت دەیان کەسی بێسەر و بەری وەکو خۆت ئەمە شوێنی هەنگوینەکە بوو ئەها هەنگوینەکە لێرە بوو مسڵمانینە هەنگوینەکە لێرە بوو دیوتانە هەنگوینەکە لێرە بە هەن دیوارەکەمان بۆ شکاندووە من لێرە نەبووم کە دیواریان شکان من ماندوو بووم ڕۆیشتمەوە براتفۆرد ئەو کاتە ئەو برانە شکاندیان بۆ شکاندیان ئەو پەنجەرانەی کە ئێوە ئەبینن کابرای پەنجەرچی ئەوەی کە پەنجەرەکاندا ئەنێوتی ئەمە ئەو پەنجەرانتان بۆ ئەگۆڕم بەڵام هێلانەیەکی هەنگ ئەلێرەیە هەنگێک لێرەیە هەنگ ئەمە ناتوانین بیگۆڕن تا و هەنگەلانەدەن برایەکمان تێگان کە قارەمانی ناوە لە لیڤەرپول هات هەنگەکە بەرێ بەڵام من ئێرەم جێ هەڵا من ڕۆیشتم چوومەوە ماڵەوە چوومە براتفۆرد هات هەنگەکە ببرێت تەلەفۆنیان بۆ کردم من گەیشتمە ماڵەوتێن مامۆستا وتم ها گوتی هەنگینێکی زۆری تێدا چۆن دابەشی گوتم چەندی تایە گوتی مامۆستا 56 کیلۆ زیاتر تێدا گوتم حەرام بێ یەک قەترە هەنگین بخۆن لە هەمووتان ماتون 56 کیلۆ بەرهەمی مزگەوتە گوناحە گوتیان باشە مامۆستا ئەوان تەلەفۆنیان بۆ کردم چۆن تەوزیعی کەن براینە ئەمن کە ئەو قسەم کردووە من لە براتفۆرد بووم بەڵام ئەوان پێش ئەوەی تەلەفۆن بۆ من بکەن و شتەکەم بۆ تەسویر بکەن ئەوان لێرە خواردو بیان ئەلێرەدان نابوو ئەیان خوارد هەردوو ڤیدیۆکان دەمج کردووە ها مەلاڵێ قومی لێ نادەین بۆ خۆشی کەوتۆتە سەر ئەی خۆن بینیت چۆن لە ڤیدیۆ چەند کەس ماڵی خۆی کاول کرد والله وبالله وتلا زمانم لێی نەدا والله وبالله وتلا پەنجەمبەری نەکەوت بەڵام بۆ شۆ ئەڕۆن لە قیامەت یەکترەگرین ئەو دا شتێک تریشتان پێ بڵێم ئەو پەنجەرانە لەگەر مەجموعە پەنجەرەیەکی تر بوو لەگە چەند ئیشێکی تر بوو کە وەستا بۆمانی کرد 5500 پاوان تەکلیفیە کرد ئەزانەوە هەنگوینای لێرۆکانە بای 5500 پاوان دەرچوو واللهی هەنگیش بەشداری کرد لە دروستکردنەوە مزگەوتە ئەو پەنجەرانەی کە ئێستا هەمووی گۆڕابوون و خوارەوەش 5500 پاوان هەنگوینەکە بای 5500 پاوان بوو ئەم توانی بڵێمەوە هەنگوینە لە دیوار دۆزراوەتەوە بیخۆم بە کەیفی خۆم بیخۆم چێ ئەیزانی بەس بابمێنێ قیامەتێک هەیە ئێمە دڵماوە خۆشی قیامەت هەیە فهەموو قسەکەی من ئەوەیە براینە بەس بابمێنێ قیامەتێک هەیە ئێمە دڵماوە خۆشی قیامەت هەیە فهەموو قسەکەی من ئەوەیە براینە ناسم بێمنەتم بەس نامێ خۆتان قەرزاری من کەن زۆر بێ ڕێزم لەگەڵ کراوە زۆر قسەم پێوتراوە هەر بێ دەنگ بوومە بۆی نوسڕەتی نەفسی خۆم نەبێ زۆر بێ ڕێزیم لەگەڵ کراوە گوێت لێ برا زۆر قسەم پێوتراوە بێ دەنگ بوومە لە پێناو خوای میهرەبان بۆی داوەکەیمە داوای نوسڕەتی نەفس نەبێ گوێت لێ بەڵام بەخوا لێرە بەولاوە هەر ناکەس بە چەیەک کە قسە ئەکا ئەگەر پێی بگەین حەق خۆی لەگەڵەکەی باومان بسەلمێن ئەگەر ئێمە دزین ئەگەر ئێمە چیمان کردو چیمان نەکردووە بوومان بسەلمێنە کاتی گیان جا بۆیە ئەڵێم براینە کێشەی ئەو مزگەوتانە کە هەیە ئێستا بڵاو بۆتەوە ئەمە عیلاقی بە کوڕی پاکەوە نییە لە مزگەوتی کۆڤنتری وێنەی منیان هەڵواسی بوو هەل جەزاء الإحسان إلا الإحسان پاداشتی چاکە بەوە ئەدرێتەوە خەڵکی کۆڤنتری ئەو پاداشتی کوڕی پاکتاندایەوە بە هەزارە پروپاگندەی بۆ بڵاوە کراوە ها بەرماڵ بە چەند مەلە هەموو حیدەکانیان پێکردم لەسەر کۆڤنتری ئەوە پاداشتی ئێوە بوو بۆ کوڕی پاک وێنێ من هەڵەواسی گوایە من مامۆستای ئەوانە من حرەکە بەوانەکەم واللهی باللهی تیللهی ئاگەم لێنی ئەوانە کە بڕیاری مزاهەڕەیان داوە واللهی وباللهی وتیلە حەوالێ رب العالمین تانەکەم و ئەڵڵا دەم بەگشتانە باشە من ئاگام لێ نەبووە من ئاگام لێ نەبوو لەخوا بترسێن من نەهاتم حیزبۆکەم هەبێ و گروپۆکەم هەبێ و نوسەتی نەفسی خۆم بدەم بەڵام ئەوم پێ ناخۆشە ملحید شت بڵاوە کاتەوە لەسرە من مسڵمان خۆی باری تەوحید دەزانێت دەستخۆشی لێەکە لەوە ناترسێ بی بمە منافق لەوە ناترسێ خوا سەلبی ئیمانت بکات ئەی خوا نافەرمێ فەلا تەقعودوا معهم حتى يخوضوا في حديث غيره خوا نافەرمێ لەگەڵیان مەبە لەگەڵیان دامەنیشە
أي بيغمبر نافع انصر أخاك ظالما أو مظلوما من مظلوم ظالم نيما بوم بسلمينا من خيانتهم كردوه تو شلون لقى الخلق كرقي اليما خلقك الرقي لو حركي إيمي كديكين أو حركة ناوستيت أو حركة أو جمجولة ناوستيتا إيما ما بين والله توزك باشك شمان بيكردو سار دبينو لسريبو تاو أو جنجاني الأخواري بينين أو طالب العلمانة تم ملاي حقيقي تم بودينينا أو بريطانيا خريجي أزهر إنساني متمكن ملاي حقيقي بوي خلق كوكاتو لدوري مزقوتا نقبة ناوي مزقوتا خلق پروازه بكو خلق لدين دوركاتو ودين ومزقوت ملا وميزر بكاتب نشتي سرزاري علماني ألي بكرتي كوالي بيبري هداية ما بدات يا ربي من أورون كرنوا تأييدي تلاين وجروب يكم نكرد وجاء شوني ديك دول ليك دوا الله بيننا يوم القيامة يقول لي جابوا يا ألم تنهاب أو ناحزاني أو دين باطنا بما خوش نبي وهروا خود قرزاري من مكان أو كيس علاقة من ونيا لسر داواي أو هم مسلمانان لكردستان أو مشونك ما مستوى شي علاقة بتويا مولا علاقة من ما مستوى بيدنجي بورم كنا ونادي تنبران بوي بيدنجم باشتكا فتنة أجر هات خوتوها هولي مستنن فتنة زرابيك كسرت هل دايو بوني دي واشتكش قجتو مزقوتو ملاو قجت دروش مكاني الدين يقول لي خلقانك هلا كان ملا قناحي تشيه خلقانك هلا كم مزقوت قناحي تشيه خلقانك هلا يا سوء تصرف إدارة أكره قرآن وايوتوا حديث وايوتوا ملحيد يكشد بلاوك تشبري بولي هدي ملحيد خواب دردي سلمان مونيكات بباد يا ربي او سلمان مونيكاكا داينا وكو رمزك او شتي بلاو كردو تو دس خوشي ديكي اي مسلماني كيوت اي مسلماني بياقا لديني خوا والله اسلامك تو اسلامي كتري اوي اسلامي كتري اوي قال لي او شاركان شايدن العرش وينك بانقوازي باراكو كردمان كربيت بخوا اما تنها ايشمان بانقواز وكومان كتو اداري خوان هبوا او برون برسال لا هول بكن لا بيتا بورو بكن لا كاندل بكن لا دونكاستر بكن لا ميدلس برو بكن لا كارديف بكن لا ستوك لا حرش وينك بارا كوكرابتن بس بانقواز مان لسربو خاك مان هاندا وبارا بونا ودست اداره من نيم اگر اداره لستمن بكس تواني لم بستيني اگر بموي يقول لي ادعاء او نكري والله او تنضروا مان لا داوا يقول لي قناة تنضروا من برا من تضروا بشكايات كبروا تيرور استقليريا يقول لي برا جهندك شت هيا نانو بيازي بين اخري من نهاتو ان دكان دابنم نهاتو مبدروا زي مسلمانك لا تيكويك لا غصدك يجبك بارا بداد بمن بيم خوم كيش مسر ايوا حاشا ولله والله ثم والله شو رجليك دمو خوايا لقيامة حسابي من أبيت شيبت من أو بارانا ما لو خلقانا ورقرتوه كحقي أو بارانا ندم لقيامة بلمتشي خوايا شو روج أتو أو مزقوتا تا يستاو بيستو دو كس دي مسلمان ببي أو مزقوتا الحمد لله جيلي كي بيقاندوا أو مزقوتا دو صد طلبي قرآن خواني هي حيج نبي لواني بنزا من دال جزء عمو تباركي لبركرد بحد وصد في القرآن بو حل بركن وخريكن حلو الزوان سن حافظ قرآن يقدر شيء داني كان حفظ دي تدا تواوكر يشتهر الترسين وطلب الليلة اخوانن لو صار ان شاء الله كمرحلة ساري ان تواوكر بري يكون لابو الزهراء اخوانن هر الترسين لقال اول شيء وهكذا يكذب خصمت بدين بكات دكاني باوك مني فرشي صور من براخص دوا بس خصمت بدين نقب الشيخ بعيد بزيد بجروب اللي انا اخوا اما بس حمايتي وين داكين اوي كبه لو مزقوت خصمت بدين بكا فرشي سوري براخين مالي باوك منيه مالي هو مسلمانانا كبارا كان تانداوه مش اميني او بارانا بوما ان شاء الله لقامت برويس فيها جينويا اوي كذا شي كان جد قرقري كوسرك كبرين براشك شلون ديوارش كانن بۆی مردو شۆرێک چابکەین نەوەکانی ئێمە کە هاتن
کوڕەکەی تۆ کچەکەی تۆ کە لێرە بوون و گەورە بوون بە ئەوان تووشێ و دەرۆزێ نەبن کە ئێمە کردمان بە ئەوان ئاوان ناویان نەزڕێ کە ناوی ئێمەیان زڕاندووە باوان بێنە سەر حازری مزگەوتیان کامل بێ مردوشویان کامل بێت قەیدێکەمە تەحملەکەن ئینشاءالله بەس ئەو نیدا بۆ مسلمانانە مسلمان قەرزار مەبی چکە من خۆمە ناسم والله لێت خۆش نابم ئاگار لە نووسینت بێ ولا تقف ما ليس لك به علم علمت پێ نەبوو قسەی لێ مەکە إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا بخواي بيستند بخواي بينيند بخواي بضرد دادي حمل حساب لقاكم خواه فرمي اجا بو خود قرزاري منك من ناتم تو قرزاري من بي من هاتوم منو تو بيك وبروين بقين ببيغمبري سرور صلى الله عليه وسلم منو تو بيك وبو خواه بو إسلاما بجيين توزي كتيرا بجيدة الأمرين هما نروين قوتي فلان ويقول ما مستا فلان علان كورا ما نتشين كل أخوة درسي خوش جيان أو انده درود رجنيت وخود مشغول كدوشتانا قد ليه خواه هدايات ما بدت يا ربي قدنا ما زاكن أو رون كرنوه دوباره كموا نتأييدي كسا ننقد لكس أقرم رون كرنوه كبو مسلماناني كباورين بخوا بقيامت هيا براينا والله بالله تالله فنسيكي كستان لا يمن نية وكو ايوه بجداري كرد ولو مزقوتانا مزقوت نية اقرب قد من بارك وكانوا بيش ايوه بارم ندابي يعني لان نقل ايوه بارم داوة زور وكم حسب توانا واقتداري خما يقول لي نك هاد من حسابي ايوه بجيب انا من دالو طالق لو تو بتسيجي لو تو ميردي دايك مي بتسيجم تو تشي لو انا اصلا تو هالدايك نبو بكمل اوروبا ما باوك الدايك تينينا وكمل اوروبا ما بو خريكي تشوم لاوروبا ما يقول لي برا يترخوا هدايات ما بدت يا ربي فهم لايك هدايات بدات فسبحانه وتعالى ثابت ما بكات كفتنهات خواه يمل فتنه دورخي مكان ما بيني بون وسطي دينك يا ربي تنهار كنوب دوباري كموا شو كخلقك نخوش استقصى كان من تشبو راستي بيكا انا اولا قاعد دابو لجروبي الزيدي دابو اولا قاعد دابو ولا الزيدي دابو باطشتي اوبو دشي اوبو قال لي فبوي رجعتان ليك قيامتي خوتان طال نكن لسرمنه وهالكسيك اشكال بريطانيا هي اشتيك بلاوه كاتو للسرمن والله هي بصلاة اسلامني لو كان بدبو مولاي اسلام ادبو مولاي حكمي او طاغوتي كهي حكمي طاغوتي جايز يقبو صانوي حقك به ادبو ما اوي جا ويني من بلامك وقبل قو ديت فين به قبل قو ديش بيبو شكاتم لك خوم شكال لخومك كويني من بلاو كردوا بلقى كانت دانا الراز ونخوم شكال لخومك خوم من بردستي قانون ياسا شو مخاين موقات كابراي خاين بو بيت شوي مسلمان انا قال لي برا خوش ما بيشونه زاني خوم بخدمتكاري او دين زاني وخوش ما خدمتكار زانم واخواه خدمتكاري كمان هيلتاو كل قاي پیغمبري سرور صلى الله عليه وسلم بس لا شك همو هر تاكك لي ما ناحزي هنا قال لي جاء ناحزي فكري هي قال لي ناحزي منهجي هي ناحزي عقدي هي ناحزي شكل هي شكل تبدلنيها ناحزي بيجا هي ناحزي خزمو كزيش هي وانيا انواع ناحز هي فجاء او ناحزانا ك جاري خوان رجن ياخذ شتي بلاو كانوا تسبر لي مدل قال يا كاتش هدايتي مو يوش بدات قدن ما ذاكر ان شاء الله تعالى من اول دال مسلمانين هوي وكرتان هيج كسك ني كردوا الحمد لله باركاني ايوه دي كيما كومان كردوا لوي ونتاكو كرايوا لجني خوان هبوا لهش كسبك هاتوا لكوفنتريا ولجنيا ومزقوتك تاوكو كراوا اقامان لهم يبوا باري ايوه مزقوتي بي كراوا دواي لدواي باري تركو كراوتو لرمضان يا لكاتي دعوه يا اخو مزقود دوسي صاله هي ككراوتو لدواي او سوء التصرف لبارك كراوا ياخذ او لجنه جوردراو بلجنه كترا است او لجنه ديويت وكو ما في كي باريس لاوي خوان بويما جوردراين بلجنه كترا اما تشي داخل مزقوته من علاقه منيه يا ساهي ريش بيها شار هي من تو مقلن جناح ثانقا وفاي بارونانك فيك وخواردن من باهبو به والسلام ليكردنيك ما باهبو به وقت خوي
وأمن 10 ساڵ لەو 9 ساڵ 8 ساڵە 10 ساڵە چەندە هەمومان جارێک لەو کۆڤنتریە چوومە وتارم بۆیان داوە. ئەو ڤیدیۆکان ماون ڤیدیۆ 2014 و 15 و 16 و 17 و 18 و 19 و 20 و 21 و 23 ڤیدیۆکان هەمووی ماون هەموو مانگێ جارێک چوومە لەوێ وتارێکم بۆ داون لە براتفۆرد 2 ساعت و نیو هاتووم 2 ساعت و نیش گەڕامەتەوە وتمیان کوڕی پاک 1500 وەرگرتووە ئەوەش حواڵی خوا کە قیامەت یەکترە بینینەوە ئینشاءالله. بزانە چەندم وەرگرتووە واللهی بەس پارێ بەنزینەکەم وەرگرتووەتەوە بەس چکە دەخل نییە لە چی لێ بکەیتەوە هەموو جارە مزگەوتێک بڕۆ پارە بدە 30 پاوانم وەرگرتووە ئەوش بۆ 5 ساعتە ڕێ چونکە سیارەکە من بە گاز ئیشە کرد غاز پارەکەم سەرفە کرد گوێت لێ برا بۆ پارە نەمان کردو خوا دەزانێ خۆ من ناتوانم خوتبە بە پارە بدەم. على كل حال فبۆیە ڕەجاتان لێ یەکەم شەڕی ماڵی خۆن بە کۆڵانان مەفرۆشن ڕەجاتان لێ یەکەم بۆ ئەوەی بتوان کۆنتڕۆلیکەن کۆنتڕۆل چونکە شەڕگن لە کە چووە دەرێ پەرتەی کرد وەکو مەسەلەی زەواجە ژنومێ دەگەر لە ماڵی کێشان هەموو ئەگە ناتە دەری حەلەبی ئەمما ئەگەر لە ماڵی هاتە دەری حەل نابی دەرەچی وی حەل بێ ئینشاءالله خوا هیدایەتی ئێمە ئێوەش بدات و ملحیدەکان ئێوەش دڵتان خۆش نەکەن پارە نەدزراوە نا مەڵێن دز عەیبە لەوە پارە نەدزراوە پارە تەسەڕوفی سوء تەسەڕوف لە پارە کراوە پارە مەوجودە دیارە چی لێ هاتووە نەدزراوە مەڵێ دزی سوء تەسەڕوف بە پارە کراوە پارە ئەگەر ڕاست بێ ئەو وەقف ناکەم نینێ چکە من ئیدارەی وێ نەبوویمە برا ئەوەش دەلیلە ئەو مزگەوتانی کە ئێمە ئیکەینەوە عیلاقە بێمەوە نیە ئێمە مەسئوول نینە ئێمە دەلیلی خێرین ئەو پارەیە لە ئیدارەیە کە لە ئیدارە بووە خۆیان مەسئوولە بن لە قیامەتی خۆیان خۆیان چۆنیان تەسەڕوف کردە ڕاستە یا درۆ چێشەی من نییە تۆ بۆ من دێنیە ناوێ گوناحتەکە قیامەت هەیە گوێ لێیە بۆیە جا هەندێک لەو ملحیدانە ئەسپی خۆیان تاو نەدەن خوا هیدایەتی ئێمە ئێوەش بدات. سبحانك الله بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.